با خۆمان ڕاست و پاک و چاک و ساڵح بین ئەو کاتە ئەو واقعە لەگەڵ خۆماندا هاوڕەنگ دەکەین لەگەڵ خۆماندا هاودەنگ دەکەین و بۆ زانیاری هەموو لایەکیشتان ئێستا ئەم کۆمەڵی دادگەری ئێمە دەزانم لە ڕووی قەبارەی پەرلەمانەوە دیارە پێشتر حەوت کورسی پەرلەمانمان هەبوو هیچ پەرلەمانەکە هەڵوەشایە و لە ئەنجومەی نوێنەرانی بەغدا دیارە کورسێک و ئاوە بەڵام میزداقیەتی ئێمە متمانەمان لە دڵی خەڵکدا لە قەدەر ئەوەندە کورسی و ئەوەندە پێگە ڕسمیانە نییە پێگەی ئێمە بەهێزترە متمانەی خەڵک بە ئێمە زیاترە لەوە هەر بۆیە مەترسی کەسانێکیش کە پێیان خۆشە دۆخی هەرێمی کوردستان ئاوا بمێنێتەوە بەرامبەر بە ئێمە زیاترە تا خەڵکێکی دیکە چونکە ئێمە کۆمەڵێکین ئێمە کەسانێکین مامەڵەمان لەگەڵ ناکرێ ناکردرین نافرۆشرین بە پارە و سامان و بە هەڕەشە و گوڕەشە و بە تەماع و ترس ئێمە خەتی خۆمان ناگۆڕین ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەرین صلى الله عليه وسلم یەک جار سەودا و مامەڵەمان لە خزمەت خوادا کردووە إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة بمانەوێت جێی دەستمان زیاتر بێ لە وڵاتەدا زیاتر جێ ئومێدی خەڵک بین دەبێت زیاتر مشوری خۆمان خۆین خۆمان زیاتر پێبگەێنین و تێبگەێنین و خۆمان زیاتر پەروەردە بکەین و خۆمان زیاتر لەخوا و نزیک بخەین سبحانه وتعالى بە ئەندازەی ئەوە کە ساڵح دەبین ئیسلاحمان پێ دەکرێت زۆر جار گوتومانە پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت